سڵاتان لەبێت ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئێوارێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە یارمەتی هاوکارانم لەگەڵتان نابین. هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت و هەروە کات و ساتێکی ئاسوودە بەڕێ بکەن لەناو ماڵەکانتانە. عزیزانی ئێمە بۆ ئەمڕۆ لە پرۆژەی پەلەچارە دوو دکتۆری بەڕێز لەگەڵمدان، ئەوانش دکتۆر چالک قەشانی کە پسپۆری ڕۆماتیزمە و فەقەراتە و هەروە دکتۆر عومەر حەما غالب کە پسپۆری نەشتەرگەری هەرس و جگەرە. کاپێک و گفتوگۆکەین دەربارەی پسپۆرەتەکانی بەڕێزیان و دەربارەی فەقەرات ڕۆماتیزمە و هەروە دەربارەی هەرس و جگەر و ئێوەش ئەتوانین هەر پرسیارێکتان هەبوو لە چوارچێوەی تەوەری پرۆگرام لەگەڵمانە بەشدار بن لە ڕێگەی هەردوو ژمارە تەلەفۆنی 0533205457 لەگەڵمانە بەشدار بن و هەر پرسیارێکتان هەبوو ئەتوانن بیکەن. سڵاوتان لەبێت و بەخێر بن. ئەم کاتتان باش، زۆر سپاس و ئامادەبوونتان. سڵاو لەوە، زۆر سپاس. پێم خۆشە سەرەتا پێشەوەی بچنە ناو هەنێ پرسیار دەربارەی پسپۆرەکانی بەڕێستان کەمێک باس لە پرۆژەی پەلەچارە بکەین. دکتۆر چالەگە تاکو ئێستا پرۆژەیە تا چەند بەشێوەیەکی باش چۆتە ناو خەڵکە و خەڵک زانیاریی باشیە و ڕۆژانە پەیوەندەکان چۆنە؟ بەڵێ، زۆر سپاس. دیارە پرۆژەی پەلەچارە کە لەلایەن دەستگای مرۆیی مامەوە لەم کاتەیە ڕاگەندرا، بەڕاستی لەم کاتە سوودێکی باشی هەبوو بۆ هاوڵاتیان و بۆ ئەو نەخۆشانەی کە خۆمان نەزان ماوەیە کە عیادەکان نەماوە و لە نەخۆشخانەکانیش تەنها بەشەکانی حاڵەتی تەواوی هەیە. ئەم پرۆژێ لەم کاتەیە بۆ نەخۆش بۆ ئەو نەخۆشانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە سوودێکی زۆری هەبوو. لەبەرەوە ڕۆژانە پەیوەندیان بۆ دکتۆرانە کرد کە بە پێی پسپۆرەکان پەیوەندیان پێوە کراوە، ڕێنماییان نەکرا و زۆر جار ئێمە کە پەیوەندیمان پێکراوە تەنانەت هەندێک نەخۆش کە پێویستی بە دەرمانێک بۆ هەستمان کردو بۆمان ناردۆ بۆمان نووسیوە دەرمانەکە. لەبەرەوە لەم کاتە بەڕاستی کە نەخۆشخانەکان و عیادەکان نییە سوودێکی زۆر زۆری هەبوو بۆ هاوڵاتیان. باشە، هیچ حاڵەتێکی نەشتەرگەری تێنەکەوتووە وەکو پسپۆڕەکەی تۆ؟ نەخێر، من پسپۆرەکەم ببوورە پسپۆری ئێسک و جونگە و ڕۆماتیزمە. نەخۆشیەکانی ئێمە زیاتر نەخۆشیەکانی ڕۆماتیزم و بەڵێ نەخۆشی درێژخایانە، ئەوانەی دەرمانی درێژخایان بەکارێنن. زۆربەی و حاڵەتانە کە پێویست بۆ ئێمە من وەکو خۆم کە لە نەخۆشخانی شۆڕش داوامەکەم هەندێک نەخۆش هەندێک جار پێویستی بە تیشک بۆ یان پێویستی بە فحوسات بۆ لەم کاتەیە کە تۆزێک قەدەغی هاتوچۆ کراوەتەوە توانیومانەکە سەردانی شۆڕش بکەنەوە فحوساتیان بۆ بکرێ. بەڵامەوەی تر زیاتر ڕێنمایی وەر زیاتر لە پرسیاریان هەبوو لەسەر بەکارێنانی دەرمانەکان. بەڵێ، باشە، دەستەکان خۆش. دکتۆر عومەر، بۆ تۆش بە هەمان شێوە ئەو نەخۆشانەی کا پەیوەندی بە تۆەکەن کە دەربارەی نەخۆشەکانی هەرسوچگەر یاخۆ دەگەر کتوپەر تووشی ئازارێکی ناوسکە بن کە لاواچە پترسن تووشی قەلاقی بن، پەیوەندەکان بۆ تۆ چۆنەوە تاکو ئێستا پرۆژەی پەلەچارە چۆن ڕۆشتووە؟ بە شێوەیەکیشی گشتی زۆر باش ڕۆشتووە، هەم لەلایەن نەخۆشەکانەوە هاوکاری ئەکرێ و ئەو دکتۆرە بەڕێزانش کە بەشدارن لە پرۆژەکە بە شێوەیەکی خۆبەخشانە بەدەم پەلەچارەوە هاتوون. زیاتر وەکو کاکتۆر ئاماژەی پێ لە زمنی ڕێنماییایە، لە زمنی ڕێنماییایە بە شێوەیەکی گشتی. بەس نەخۆشیش هەبووە، مەسەن ئیشی بۆ کاراسانی بۆ کراوە بۆ وەرگرتنی دەرمان لە نەخۆشخانەی هیوایە، وەرگرتنی چارەسەری تیشک، ینی بە وەرگرتنی پەیوەندی و بە ڕێخستنی پەیوەندیەکان لەگەڵ دکتۆرە تایبەتمەندەکانی ئەوێ کاری بۆ ئاسان کراوە. بەڵام لە زمنیا تەوان پرسیاریان کردووە وەڵام دراوەتەوە، ڕێنمایی کراوە، جاری واشە بۆ دەرمان وسراوە کە شتەکەیان شتێکی باڵێن ئاسان بوو، پێویستی بە تەشخیصی گران و ئەوانە نەبوو. باشە، دەستەکان تا خۆش بێت. دکتۆر چالک، بینە سەر باسکردن لە ڕۆماتیزمە کە توانین بڵین بەشێکی زۆری هاوڵاتیان لە کوردستان بۆ نەخۆشی و ئەناڵن کە نەخۆشێکی درێژخایانە. پێم خۆشانێ زانیاریمان بێتە لەسەر ڕۆماتیزمە کە پەیوەندی بە چیەوە، هۆکارەکانی چین، ئایا پەیوەندی هەیە بە تەمەنەوە و هۆکاری دروستبوونی ڕۆماتیزمە چییە؟ بەڵێ، دیارە نەخۆشیەکانی ڕۆماتیزم کۆمەڵێک نەخۆشی جیاوازەگرێتەوە و نەخۆشیەکانی ڕۆماتیزم بە پێی توشبوونی خانەکانیان ئەو بەشانەی لەش جۆرەکانیشی جیاوازە. هەندێک جۆری ڕۆماتیزم کە تووشی جونگەکانە بێکەوە زیاتر باوە لە ناو خەڵکە، زیاتر تووشی جونگەکانی دەست دەبێت لە جونگە بچووکەکانەوە دەست پێەکە
ئەمەیان نەتوانم بڵێم یەکێکە لە ڕۆماتیزمە باوەکان کە نەخۆشێکی زۆر هەیە لەو جۆرە بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکانی ڕۆماتیزم هۆکارەکەی نەزانراوە هۆکارێکی دیاریکراوی نییە بەڵام کۆمەڵێک هۆکار هەیە یەکێک لەو هۆکارانە هۆکاری بۆ ماوەییە کە یەکێک لە هەندێک لە نەخۆشەکان لە باوکیان یان دایکیان جۆرێک لە ڕۆماتیزمیان هەبووە بۆ نەوەکانیشیان گوازراوەتەوە هەندێک هۆکاری تر هەیە هۆکار بەرگری لەشەکە ئەمە هۆکاری ڕئیسیە لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم کە بەرگری لەش کە کاری سەرەکی بەرگری لەش پارێزگاریکردنی خانەکان و بەشەکانی لەشە لە نەخۆشی بەڵام لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم بەرگری لەش خانەکانی لەش تێگەشکێنێ لەبەرەوەش بە پێی جۆری خانەکان هەندێک جار وەکوتم جونگەکان ئەگرێتەوە هەندێک جۆر ڕۆماتیزمەیە دەمارەگرێتەوە دەماری هەست هەندێکی تر هەیە ئێسکەکان ئەگرێتەوە هەندێک جۆری تری ڕۆماتیزمەیە کە ماسوولکەکان ئەگرێتەوە بە پێی ئەو خانانیان ئەو بەشانەی لەش کە بەرگری لەش کاری بەرگری لەش تێگەچێەوە بێتەوە هۆی تێکشکانی خانەکانی لەش هۆکارەکانی زیاتر ئەوانەیە هۆکاری تریشەیە هۆکاری ژینگەی هەیە هۆکاری هەندێک کیمیاوی هەیە ژینگە هەیە ئەوانش نەخێر ڕۆماتیزم بە شێوەیە گشتی لە هەموو تەمەنەکە لە تەمەنی مناڵیشە هەیە و لە تەمەنی پیریشە هەیە لە گەنجیشە هەیە بەڵام جۆرەکانی هەندێک جۆری ڕۆماتیزم لە مناڵە زیاترە هەندێکی تر لە ڕەگەزی مەیە زیاترە لە ڕەگەزی نێر لەبەرەوە جۆرەکانی زۆرە بەڵام ئەوەی کە وەکو باسمان کرد ڕۆماتیزمی جومگەکانی دەستە ئەویان زیاتر بەربڵاوە و خەڵک زیاتر ئازاری جومگەکانیانە بێ هەز بە بەهێزی جومگەکانە بن بەیانیان کە لە خەوەڵەستێ جوڵەی جومگەکانیان باش نییە یان هەندێک جارە بێتەوەی ئاوساوی لە جومگەکانی دەست و جومگەکانی قاچ ئەم جۆرەیان زیاتر بڵاوە لە ناو خەڵک باشە با ئێستا دوو پەیوەندی تەلەفۆنی لەسەر هێڵە بۆی پرسیاری هاوڵاتیانی ژوەرگرین کاگازاتمان لەگەڵە لە سلێمانی و کاگازات سڵاوت لێبێتم کاتۆ باش زۆر سپاس بەخێراتینی دکتۆرە بەڕێزەگارەکەم سپاس دەکەم فەرموو وەڵا زەحمەت نەبێ دوو سوالم هەیە بۆ کاک دکتۆر چالاک من دایملووکم هەیە 6.8 قاچ و قوڵم زۆریەشیە بەڵام تا ئێستا عیلاجم بەکار نێناوە بەس ئەوەی ئەڵێن گۆشتمە خۆ بە پێم گەڕێت دکتۆرێکی بەڕێز وای پێوتم ئایا 6.8 وتی لەسەر پەتەکە یعنی پێویست بە عیلاج ئەکاو ناکات بەس نەی خۆی باشترە ئەمجا سەردانی خەستەخانەی کەمی ڕێزانیشم کردووە بۆ ناو شانم تەشەنوجاتێکی زۆری تایە تەختیتی دەمارم کردو و ئەشیعەیشم گرت ئێستاڵێت تەشەنوجایتە یعنی ڕۆژی وایە ئەو باڵی لای ڕاستم نییە کە هێزی دیانامێنێ زۆر ملیشم ئێشێخ ئەبێ بەسەر ێشەیش دێم ئەڵێ تەشەنوجاتێکیشە ئێتر کانتۆر جواماناتەوە مەمنونەبین بەڵێ کاکازات زەحمەت نەبێ ئازاری پەنجەکانی قاچتێ یان جومگەکانت بە گشتی ئازارت هەیە شانمە نە ئەوەی دال ملوکەکە باسی کردوتت قاچ ماسم قاچم زۆریشیە ئەگەر بێت و تۆ پەنجە گەورەکەتە زیاتر یان قاچتەمیت ئام قاچمە بەڵام زیاتر پەنجە گەورەکەی لای چەپمە بەڵێ بەڵێ بەس عام قاچمە یعنی تۆزی بە پێوە بم کاری تۆر خەریکاکەم بە عەردا لە قاچمانە هیچ بەڵێ بەڵێ ناتوانم بڵێ بازێک هەڵم بەسەر بلۆجی بەڵێ ئازاری ملت هەیە عەزێت نەبێ وەڵای ئازارێکی ملم زۆرە لای ڕاستم چوومە لای کار دکتۆر دارا جەلال هەیە لە بەڵێ بەڵێ ئازارەکە دێتە خوارەوە بۆ قۆڵت بۆ شانت ئازارەکە کە ئەیاتە کۆڵنجەکانم ئیتر تاو بێزارمەکە بەڵێ زۆر باشە دەست بەڵێ کاگازات وەڵامی پرسیارەکە دەدرێتەوە سپاسە پەیوەندەکەت خات و لانەمان لەگەڵە لە تاسپوجە بە خاتون سڵاوت لێبێتم کاتۆ باش سڵاوت لێبێم کاتت باش زۆر سپاس دەکەم زۆر سپاس من کە ئەڕۆم ڕێ تەقەتەقی جومگەکان یعنی پەنجەکانی قاتم ئەژنۆم ئێشێت دەست عەردەوە هەڵەجێ هەڵەستم ئەیتر ئێشێت پەنجەکانم هەمووی چون بۆ لای دکتۆرتی ئەلو بەڵێ خاتولانە بەردەوام بە ئەفو چون بۆ لای دکتۆرتی ڕۆماتیزمەکەت پەنجایە پەنجا تەمەنت چەنە بێ زەحمەت وەڵاهی بەسووتی پەنجایتە نازانم تەمەنی خۆت چەنە تەمەنت من خۆم تەمەنم 40 ساڵە ماوەی چەنە ئەوە ئازارانت هەیە وەڵاهی وا 2 ساڵە بێ 2 ساڵام و جومگەکانت ئازاری هەیە
والله تقيلي وجه هم تق أرومري وبنتكاني قاس بس تقطع يان آزاریش ته بس آزاری أروا أجنوم إيشيا بالا زۆر باش دەست بەڵێ خاتولانە وەڵامی پرسیارەکە دەدرێتەوە سپاس دەچمە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیگە کاک عومەرمان لەگەڵای لە سلێمانە کاک عومەر سڵاوت لە بێتم کاتۆ باش زۆر سپاس دەکەم تۆ چۆنی زۆر سپاس دەکەم فەرموو کاک عومەر فەرموو سەرچاوم ئەم کاتت باش کاک عومەر تقریبا هاتو بۆ جەنابشی پارەکە هاتو بۆ جەناب و تووشی نەخۆشیە بوو نەدۆزێتەوە من فقراتم هەرێکی فقراتم کە ئەڕۆم هەنە قەیلەو لێستا حاضر کە ئەڕۆم زیاد ئەکات پاکە و معدە 6 ساڵم تووشی وەزعبوو چاسەرم نییە قاتم هەدوو قاتم خەز ئەسووتێت بەڵێ قاتم بوو هەدوو قاتم توش بووە بەڵێ خارج ئەسووتی معدە ناتەوایە قاتم ئازاری خوارەوەی پشتت هەیە بێ زەحمەت ئازاری پشتت هەیە ئازارەکە دێتە خوارەوە بۆ قاچت بەڵێ زۆر باشە بەڵێ کاک عومەر سپاسە پەیوەندەکەت پرسیارێکت هەیە؟ بێگومان وەڵامی پرسیارەکە دەدرێتەوە سپاس بە پەیوەندەکەت بەبێت تەندروستێکی باشتر بە بەڕێزت دکتۆر چالاک وەڵامی ئەو سێ پەیوەندیە بەڵێ زۆر سپاس دیارە کاگازات لە سلێمانی و باسی دالملوکی کرد ئێمە نەخۆشی دالملوک بەرزبوونەوەی یوریگەسیدە لە خوێنە بەڕێزی باسی کرد کە 6.8 ئێمە وەکو پزیشکی پسپۆڕیان بوارە ئێمە زیاتر پشت ئەبەستین بە نیشانەکانی نەخۆشەکە هەندێک جار یوریگەسید لە خوێنیشە لە 7 لە 8 زیاتر بەرزەبێتەوە بەڵام نەخۆشەکە هیچ نیشانەیەکی نییە هیچ ئازارێکی نییە لەم حاڵەتەیە ئەگەر ئازاری نەبێ بە تایبەتی دالملوک لە پەنجەکانی قاچەوە دەست پێەکە ئەگەر ئازاری نەبوو پێویست ناکات چارەسەر وەرگێ تەنها پێویستی بە خۆپارێزی هەیە خۆپارێزیش لە دالملوکە پێویستە گۆشتی سوور نەخوات پاخ لە مەنێکان کەم کاتەوە مەشروبات ئەگەر ئەوانە نەخوات لەبەرەوە بەنسبەت دالملوکەکەەوە گەر 6.8 بێ و بەڵام بەڕێزیان باسی کرد کە ئازاری هەیە ئازاری قاچی هەیە و پەنجەکانی هەیە لەم حاڵەتەیە ئەبێ چارەسەر وەربگرێت تەنها ناتوانین بڵێین بەس بە خۆپارێزی چارەسەر بکرێت پرسیارێکی تری کرد باسی شانی کرد ئازاری شانی کرد لەگەڵ ئازاری شانی ئازاری ملیشی هەیە ئەم ئازاری شان و ملی پەیوەندی نییە بە دالملوکەکەەوە ئەوەیان پەیوەندی بە فەقەرەکانی ملیەوە هەیە زیاتر ئازاری فەقەرەکانی مل دێت بۆ شان هەندێک جارە ڕاتە خوارەوە بۆ دەست تووشی سڕوو نەبێ وەکو باسی کرد لەبەرەوە پێویستە پشکنینی بۆ بکرێ پشکنینی تیشکی بۆ بکرێ بزانین کێشەیەکێ بێت لە فەقەرەکانی ملیە ئەو کاتە بە پێی ئەو کێشەیەکەیەت یەتوانێت چارەسەر وەرگێ بۆ پرسیارەکەی لانەخان کە باسی کرد ئازاری ئەژنۆی هەیە و تەقەتەقی جمگەکانی هەیە تەقەتەقی جمگەکان لەم تەمەنانەیە ئەگەر ئازاری لەگەڵانە بێ هیچ کێشەیەک نییە لەو کاتەیە زیاتر هەندێک حاڵەتەیە کە هەندێک نەخۆشەیە کە شلی جمگەکانیان هەیە جمگەکانیان شلیەکی تایە لە کاتی ڕۆشتنە لە کاتی ئەستان و دانیشتنە تەقەتەق دروستەکە بەڵێ بەڵێ هەندێک زیاتر هۆکارەکە شلی ماسوولکە و بەستەرەکانی دەوری جمگەکانە لەم حاڵەتانەیە تەنها پێویستی بە ڕاضەکردن و وەرزشکردنە ئەگەر ئازاری نەبێت بەڵام ئەوەی بەڕێزیان باسی کرد کە ئیسارەکەی پەنجایە و ئازاری جمگەکانی زۆرە بەیانیان دەمێکە ئازاری هەیە لەم حاڵەتەیە ئەبێ پشکنینی بۆ بکرێ وەکو نەخۆشیەکانی ڕۆماتیزم بەڕاستی ئێمە تەنها پشت نابەستین بە ئیسار کە زۆر کەس ئەو ئیسارە بەرزە بێتەوە لە ڕۆماتیزمم هەیە زۆر جار بەرزبوونەوەی کاری کێشەیانی ئەوشە نەخۆشێکی لەگەڵا بێت دەبێتە هۆی بەڵێ بەداخەوە ئەم ئیسارە لە وڵاتی ئێمە لەلایەن خەڵکی ئێمەوە کە ئیسارەکات پێڵەن فەحسی ڕۆماتیزم ئیسار یەکێکە لە فەحسەکانی ڕۆماتیزم فەحسی سەرەکی نییە لە ڕۆماتیزمە لەبەرەوە هۆکاری زۆری هەیە زۆر هۆکارەیە کە هۆکاری فسیۆلۆژیە وەکو لە ئافرەتانە ئێمە نەخۆش سەردانی کردوین کە حملی هەبووە ئێسارەکەی هەفتا بووە لەم کاتانەیە تەبیعیەوە هۆکارەکەی پێویست ناکات پترسێ و بڵێ ڕۆماتیزمەم هەیە هۆکاری تری هەیە هەوکردنی هەیە هەوکردنی گورچیلەکان هەوکردنی ڕێخۆڵە و هەوکردنی لۆزەتێن لە مناڵە و هەوکردنی سیەکان و زۆر هەوکردنی تریش ئیسار بەرزە بێتەوە تەنانەت لە نەخۆشی شێرپەنجەشە
یەسار زۆر بەرزە بێتەوە. ئێمە زۆر جار نەخۆشمان بینیوە کە یەسارەکەی گەشتۆتە 120. ئێمە لەم حاڵەتانەیە بیر لە نەخۆشیەکانی شێرپەنجەکەینەوە، لەبەرەوە تەنها ناتوانین بە یەسار بڵێن نەخۆشەکە ڕۆماتیزمی هەیە. باشتر وایە لانەخان سەردانی پزیشکی پسپۆر بکە و پشکنینی زیاتری بۆ بکرێ بۆ دەستنیشانکردنی نەخۆشەکەی. کاک عومەر ئازاری پشتی هەیە وەکو لە باسی کرد و ئازاری پشتیشی ئازارەکە دێتە خوارەوە بۆ قاچی. ئەمەی بەڕێزی باسی کرد زیاتر بە پەیوەندی بە فەقەرەکانەوە هەیە. من نازانم باسی کرد بە ڕێزی کە بینیومانە لە بیرم نییە بەڕاستی، بەڵام ئازاری فەقەرەکانی پشت زۆر جار فشارە خاتە سەر و دەمارانەیە ڕاتەوە بۆ قاچ بۆ ماسوولکەکانی قاچی هەست بە بێهێزیەکە وەکو باسی کرد هەست بە گەرمیەکە. لەبەرەوە پێویستە سەردانی پزیشک بکە و هەندێک تیشکی پشکنینی تیشکی پێویستە، بە تایبەتی ئەگەر تیشکی ئاسایی کردی بە پێویستە تیشکی ڕەنین بکە. لەو کاتەیە توانێت دەستنیشانی نەخۆشەکەی بکرێەوە چارەسەر وەربگرێت. دەستەکانە خۆش. دکتۆر عومەر پێم خۆشە بەمە لای تۆ ئەو پرسیارە بکەم کە زۆربمان لاچێت لە هەندێک کاتە تووشی ئازاری ناوسک بین، لاشی ئازارەکە پچڕ بێت و زۆر جاریش بەردەوامە. هەندێک جار بۆ نمونە خۆمان تەشخیصێکەکەین ئەڵێن نەخێ ڕێخۆڵەمانە یاخود زراومانە یاخود گورچیلەمانە جگەرمانە. پێم خۆشە باز لە ئازارەکانی ناوسک بکەین، ئێمە چۆن جیای بکەینەوە. بەڵێ خۆی ئازاری ناوسک نەخۆشی نییە، ئەوەندەی مەسەرەن نیشانە بێ بۆ نەخۆشیەک لە یەکێک لە ئۆرگانەکانی ناوسکا مەسەن هەناوە. جاری وایە پەیوەندی بە دوانزەگرێ و مەعیدەوە هەیە، جاری وایە پەیوەندی بە زراوە هەیە، پەنکریاسەوە هەیە، ڕێخۆڵە باریکەیە ئەستورە، ترایە هەوکردن بێ یاگرەیە بێ بە هەر جۆرێ بێت. ئەویش دابەژێ بۆ دوو جۆر. جاری وایە کتوپڕ ئازارەکە پێڵێن ئازاری تند، جاری وایە ئازار کتوپڕ نیە، ئازارێکی درێژخایەن لەگەڵ نەخۆشەکایە. اینجا بە گوێرەی شوێنی ئازارەکە ئەتوانی سەرچاوی ئازارەکە دیاریکەین. مەسەن لە بەشی سەرەوەی سکە زیاتر پەیوەندی بە دوانزەگرێ و پەنکریاس و زرا و مەعیدەوە هەیە. لە ناوەڕاست و دەوروبەری سکە پەیوەندی بە ڕێخۆڵە باریکەوە هەیە. لە بەشی خوارەوەی سکە با بڵێن بەرمسەڵدانوانە یا پەیوەندی لەوە چێ بە میزەڵانەوە هەبێ یا پەیوەندی بە ڕێخۆڵەی گەورەوە هەبێت. لە کەلەکانە پەیوەندی بە گورچیلەوە هەیە یا بە بۆری میزەوە هەیە یا بە هەوکردنی گورچیلە و بۆری میزەوە هەیە. بە شێوەیەکی گشتی ئەتوانیت بەس نەک لە 100 بە گوێرەی شوێنی ئازارەکە سەرچاوەکەشی دیاریکە، ینی با بڵێن اقتراحێکە باتێ نەک بڵێ لە 100 ئەمە ئازاری بێ. بەڵام بۆ ئەوە پێویستی بە فەحسی سەریری هەیە، پێویستی بە فەحسی مەسەن مختبەری هەیە، پێویستی بە ئەشیعە هەیە، پێویستی بە سۆنەر هەیە تاوەکو بگەیتە تەشخیصەکەی سەرچاوی ئازارەکە دیاری بکەیت. باشە. دکتۆر عومەر پێم خۆشە باس لە خواردنیش بکەین، بەتایبەت ئەم ماوەیە کەممان لە ماڵی لاچە زۆر کات ژەمی خواردنمان لێ تێکچە یاخود جۆری خواردنەکانیشمان گۆڕانکاری بەسەرادە بێگومان، ئەمەش کاریگەری لەسەر هەرس هەیە. پێم خۆشە باس لە جۆری خوارد بکەیت تا چەند کاریگەری هەیە بۆ سەر ئەوەی کە بۆ نمونە تووشی ئازاری ناوسک بین یاخود تووشی نەخۆشیەکانی ناوسک بین بە شێوەیەکی گشتی. بە شێوەیەکی گشتی هەنێ خواردن هەیە کە ئەبێتەوەی عەزیەتدانی مەعیدە دوانزەگرێ مەسەن سوورێنج بە تایبەتی تر ئەگەر کەسی مەسەن ئەو کەسەی کە ئازارەکەی هەیە توانای جوڵەی نەبێ یا کەم بجوڵێ، مەسەن بە تایبەتی لەم کاتەیە کە هەر لە ماڵەوە ماوەتەوە بەدیا تەلەڤیزیۆنەوە یا هیچ چالاکێکی کەی نییە یا خواردن ئەخوات و ئەخەیە بەسەریا، ئەمانە هەندێک خواردن هەیە کە ئەبنە هۆی ئازار یان هەر لانی کەم ئەبنە هۆی بێزارکردنی کەسەکە. مەسەن خواردنێکی زۆر خۆی هەرچێکمێن هەرچیەک بێت، یا خواردنێکی قورس سوورە و کرا و چەوری زۆر یا شیرینیەکی زۆر یا مەسەن ئەو مادانەی کە ترشن کە تونن، ئەمانە هەنێجار ئەبنە هۆی بێزارکردن و سکەڵاوسان یاخود گەڕانەوەی ترشەڵک بۆ ناو سوورێنج، مەسەن هەست بە دڵە کزە بکات یا جاری وا هەیە هەست بکە مەسەن بە هەنێ خواردن یعنی تحملی قۆڵۆنی نەمێنێ دەنگی لێوە بێت. بە تایبەتی تر ئەگەر وەکو زروفێکی ئێستا با بڵێن خەڵکی لە بارێکی دەرونی ناژەگیرا بێ زیاتر عەزیەتانەیە، یعنی کەواتە هەنێک جۆری خواردن و مەسەرەن کاتی ژەمەکانیش زیکی ژەمەکان لە یەکەوە مەجال نەیە مەسەن خواردنێک کەرز بێ خواردنێکی کە ژەمێکی کە بخۆی، خواردنی فاستفودەکان سوورەوە کراو مەسەلەن ئەوانەی کە مادەی غازی گازدارن وەکو خواردنەوە گازیەکان، ئەمانە هەمویان بە جۆرە لە جۆرەکان ئەبنە هۆی بێزارکردنی کەسەکان. مەسەلەن
دەوری هەیە. دەسەکان خۆش دوو پێوەتی تەلەفۆنی ئامادەیە کاک ئەرسەلان لە سلێمانی و کاک ئەرسەلان سڵاوت لێ بێتم کاتۆ باش. سڵاو لە خۆشتان بە خێراتی دکتۆرە بەڕێزانە هاتم. زۆر سپاس. هیوای سەرکەوتنم بۆ خوازم و پرسیارێکم بێ بۆ بەڕێز دکتۆر چالاک. من ماوە لە پێش فۆمیلات کرد ئازار ناودەتەشانم دروست بووە سەردانی چەندی دکتۆرم کردووە تەقیز دڵ و ستونەر و کۆمەڵەشیان بۆ کردوم ئەشعام بۆ بچوم بەڵام ئازارەکە کۆتایی نایە دکتۆرە بەڕێزەکان فەرمیان تەشەنووزە بەڵام چەندین عیلاجی تەشەنووزم خواردووە یعنی عیلاجەت کۆتایی نایە کە ئافشم فیەکانم ئازاریە کە ئافۆکم فیەکان هەر ئازاریە جاوە بەڕێزانە وتیان تەشەنووزە دەنازانم دکتۆر چالاک ڕێی چێ لەسەرەوە نەخۆشین ببوورە کاک ئەرسەلان ئازارەکە لەکوێیە بزەبت شوێنەکەی؟ وەڵاهی دەفەیشانم بۆ پێشەوە عەندە بەشی لای یێتە سەر سنگت لای بەڵێ بەڵێ لای چەپ بۆ خوارەوە لای چەپ بۆ خوارەوە ئازارەکە نایە بۆ شان و قۆڵت ئازارەکە لە بەشی پێشە بۆ دواوەیە بەڵێ یەت بۆ لای دەفەی شانت ئازارەکە باشە ملت ئازاری هەیە لەگەڵیا؟ وەڵای ماوەیە پێشوم کام فەقەراتی ملیشت هەیە بەڵێ زۆر باشە تێگەشت بەڵێ کاک ئەرسەلان سپاس بەڵامی پرسیارەکە دەدرێتەوە دەچمە لای کاک دڵشاد سڵاوت لێ بێتم کاتۆ باش سڵاو ڕێزم بۆ دکتۆرە بەخێر بێن زۆر سپاس پرسیارەکەم بۆ کاک دکتۆر چالاکە بەڵێ فەرموو کاک دکتۆر جان من نزیکی 2 ساڵ دەبێ عەمەلیاتم کردووی فەقەراتم بەڵێ بەڵام ئێستا دوای 2 ساڵە بە حەقەت ئیسفادەی ئەوەم لێ کردووە ئازارم نەماوە بەڵێ قاچی سەپەشم باری بەهێزەکەی بۆ گەڕاوەتەوە بەڵێ بەڵام یعنی هەز دەکەم کە دەمارەکانی زۆر گەژن کە دادەنیشم لەسەر ئەرزەوی ئەنی هەن بە ڕقی دەکەم ڕقی تەبیعی نییە قاچ و هینم بەڵێ لە هەردوو تۆ پێستم تمڕا بۆ خوارێ بەڵێ کەی نەشتەرگەریت کردۆ کاک دڵشاد کاک دڵشاد 2 ساڵ لەمەوە بەرنەشتەرگەریت کردووە وتیان ئینزیلاق هەیە بێ زەحمەت بەڵێ ئینزیلاقم هەبوو یعنی بوو تەسیری لە حەدی شەوکیم کرد تەقریبا ڕۆشتم نەما بەڵێ تەمەنت چەندە کاک دڵشاد 63 ساڵم 63 ساڵ بەڵێ زۆر کاک دڵشاد سپاس بە پەیوەندەکەت وەڵامە درێتەوە دەچمە لای کاک هەڵۆ لە هەولێرە و کاک هەڵۆ سڵاوت لێ بێتم کاتۆ باش وەڵی سپاس سەلامەتی زۆر سپاس فەرموو کاک هەڵۆ وەڵا پرسیارێکم لە دکتۆر هەیە فەرموو فترەیەکە سەرم سڕ دەبێ جارم هەووی تێک دەتێت تێک بەڵێ کوێی سەرت سڕە بێ کاکەڵۆ کاکەڵۆ کوێی سەرت سڕە بێ یعنی سەرت هەمووی سڕە بێ نێچوانم سڕ دەبێ دوای داکە مل و جارم هەمووی بێ تا سەجۆزنگم هەمووی سڕ دەبێت دەڕێی دنیاتی ساڵم بەسوڕێ بەڵێ ملیشت ئازاری هەیە لەگەڵیا؟ نانە هیچ نەخۆشی درێژخایەنت هەیە بێ زەحمەت؟ ناوەڵ بەس نێچوانم سڕ دەبێت داکە هەموو جان ماوەی چەنەوەی کاکەڵۆ؟ تقریبا لە پێش نەورۆزەوە پێش نەورۆز بەڵێ بەڵێ کاگەڵۆ سپاس بە پەیوەندەکەت وەڵامە درێتەوە دەچمە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە خات و ئاوازمان لەگەڵای لە عربەتەوە خاتونیا سڵاوت لێ بێتم کاتۆ باش ئەم کاتی خۆ باش بەڕێزگیان زۆر سپاس دەکەم فەرموو مەمنون وەڵایە پیسارێکمانێ لە کات دکتۆر فەرموو من جار نییە ئازارێ لە سنگمەها وەکو چۆن ئێسقانەکەی نەک بڵێن هەرهێنی بەس سنگم ئادادار ئێسقانەکەی ئێشیە ئێتر نازانم چییە جنگە حەملیشم هەیە ناتوانم بچم بۆ لای دکتۆر شەکەم زانم هیچ کێشەوشتی هەیە یان نا بەس هەر سنگمە بەڵێ ماوەی چەنەوە ئازارەت هەیە ئاواز وەڵڵاهی تاوتاوە عەلی نییە بڵێن بەردام بەس جارایەکەوە پشتێک ئەڵێ چۆن ئێسقانەکەم ئەڵێ شکابێ یا دزیکاری ئاواکەم ئێشیە بەستم ناو بەناو وایە کاجوڵەی ئازارت هەیە؟ بەڵێ هیچ تەمەنت چەنە بێ زەحمەت؟ من والله 36 ساڵم 36 ساڵ کۆکە و ئەوانەت نییە تاو کۆکە وەڵا یەکشتم نییە تر حەملیشم هەیە لەبەر حەملەکەم نەمتوانێت بچم بۆ لای دکتۆر بەڵێ ئازاری شان و ملیشم نییە؟ وەڵاهی شار من مەگەر جارجارێنا بەس زیاتر هەست سنگما وەکو چۆن کە ئەجوڵەم حرەپێکەکەم یەک ئازار لە سنگما پێیا ئەبێت بەڵێ زۆر ئێسقانەکەی شێتی نەک بڵێم یعنی نەکرێ خۆم هەناسەم تونگ بێ یا تەنیا نەفەس بەڵێ زۆر باش بەڵێ خاتو ئاواز سپاس بە پەیوەندەکەت وەڵامە ئەدرێتەوە جا دکتۆر چالاک وازانەوەی تر بەپێی پەیوەندی تەلەفۆنەکان بە هەموو کورتکێشەی فەقەرات و ڕۆماتیزمە هەیە هیچی کێشەی لە ناوسکیان نیە ڕاستە بەڕاستی من ویستمەوە باس بکەم لە سەرەتای بەرنامەکە ئەم ماوەیە کە هاوڵاتیان لە ماڵەوەن خەڵک جوڵەی کەمە ئێمە لەم پرۆگرامەی پەلە چارەش زۆرترین تەلەفۆن وابزان بۆ ئێمە هاتۆ بەڕاستی
لەبەرەوەی خەڵک جوڵەی نەماوە جوڵەی کەمە لە ماڵەوە بێتاقەتە ناجوڵێ و خواردنیش زۆرە خواوەکو کاک دکتۆر عومەر باسی کرد لەبەرەوە نەخۆشیەکانی ماسوولکە و ئێسکۆوانە زیادی کردو بەڕاستی با بینە سەر پرسیارەکان کاگەرسەلان باسی ئازاری سەرسنگی کردوتی لای چەپم ئازاری هەیە دەفەی شانیشی ئازاری هەندێک جار ئازاری ملیشی هەیە بەڕاستی ئەم نیشانانەی کاگەرسەلان باسی کرد زیاتر ئەگەڕێتەوە بۆ فەقەرەکانی مل کە ئەمە زۆر باوە لەناو خەڵکە زۆر جار ئازاری فەقەرەکانی مل کە نەخۆشیەکانی فەقەراتی ملیش زۆرە ناتوانین بڵێن سەوفان هەیە جاری وا هەیە جاری وا ئینزیلاق هەیە هۆکارەکەی هۆکاری تریش هەیە ئەم نیشانانەی کاگەرسەلان باسی کرێگەڕێتەوە بۆ فەقەراتی مل و فشارەکەوێتە سەر و دەمارانە زۆر جار ئازارەکەیە بۆ سەرسنگ بۆ لای چەپ زۆر جار نەخۆشەکان ئەترسن ئەڕۆن تەختیتی دڵەکەن زۆر جار سەردانی بژانەوەی دڵەکەن ئێمە بینیومانە بەڵام ئەمەی بەڕێزی باسی کرد زیاترە گەڕێتەوە بۆ فەقەرەکانی من لەبەرەوە پێویستە لە داهاتوودا پشکنینی زیاتر بکوەکو باسمان کرد پشکنینی تیشکی پێویستە و پشکنینی ئەمارای پێویستە گەر باش نەبوو بێ ئەگەر بارودۆخەکە چاک بۆ توانێت سەردام بکە و پشکنینانە بکە چاک دڵشاد وتی باسی کرد نەشتەرگەری فەقەراتی بۆ کراوە بەڕاستی ئەبێ هەموو کەسێک بزانێ نەشتەرگەری هەر جۆرێک بێ بە تایبەتی نەشتەرگەرەکانی فەقەرات ئەتوانێت ئازارەکان کەم کاتەوە توانێت نەخۆشەکە بارودۆخی زۆر باش بێ بەڵام ناتوانین بڵین لە 100% نەخۆشەکە وەکو جاران لێتەوە لەبەرەوە زیاتر نەخۆشەکانی فەقەرادەوەی بەڕێزیشان هەیە بووە خزانی دیسکی بربڕەکانی پشتەکە پێڵێن ئینزیلاق زۆر جار ئەم خزانە ماوەیەکی زۆر نەخۆشەکە هەی بووە و زەختی خستۆت سەر و دەمارانەی ئەڕوا بۆ قاچ و بۆ عەزەڵەکانی قاچی لەبەرەوە زۆر جار کە نەشتەرگەریشی بۆ کرێ نەخۆشەکە هەست بە ئازاری قاچیەکە هەست بە لاوازی ماسوولکەکانی قاچیەکە بەڵێ تا ماوەیەک ئازارەکە ئێمێنێ بەڵام پێویستە بۆ کاک دڵشاد ئەوەی ئەمانەوە بڵێن پێویستە وەرزش بکا بەڕاستی کێشەیەکی زۆر ئێمە نەخۆشی ئەمە ئەوەی هەیە کە ئەوێ نەشتەرگەرەکە بکا و باش بێتەوە کە نەشتەرگەریت کرد پێویستە یەکەم خۆت پارێزی وەکو جاران شتی قورس هەڵنەگری ئاگاد لە جوڵەکانی خۆت بێ دوای ئەوە پێویستە وەرزش بکەی وەرزشکردن پێویستە بۆ بەهێزبوونی ماسوولکەکان بۆ باشبوونەوەی دەمارەکان بۆ هەموو ئەو کەسانی کە کێشەی فەقەراتیان هەیە نەشتەرگەری فەقەراتیان بۆ کرێ پێویستە وەرزش بکە دوای نەشتەرگەرێکە دوای ماوەیەک وەرزشکردن بۆ ئەوەیە کە ماسوولکەکانی پشتی بەهێز بێتەوە ماسوولکەکانی قاچی کە پێشتر زەرەری پێگەیشتووە بێهێز بووە لاواز بووە پێویستە وەرزش بکە بە وەرزشکردن ئەتوانین بڵێنەوە ئازارەنیان نامێنێ و باشتریژە بێ کاکەڵۆ باسی ئازاری سەری کرد بەڕاستی ئەوەی کاکەڵۆ باسی کرد نیشانەکانی تۆزێ غامز بوو ینی ئاز سرم سڕە بێ خۆی سڕبوونی سەر جیاوازە لەوەی کە سەرێشەی لەگەڵا بێ یان ئازاری شانوملی هەبێ ئەتوانین بڵێن زۆر جار فەقەراتی مل سەربوونیش دروستەکە لە ناوچەوان بەڵام سەربوونی سەر بەگشتی نیشانەیەک نییە بۆ فەقەراتی ملیان بۆ نەخۆشیێکە لەسەرا هەبێ لەبەرەوە تەسەورەکەم کە هەندێک جار هۆکارەکە بیرکردنەوە بێیان سترێس و قەلەقێکی زۆری هەبێ بەڵام ئەگەرزان هەستی کرد دوایەتوانێت سەردانی پزیشکە بۆی پشکنین و چارەسەری بۆ بکرێت ئاوازخان خاتو ئاواز وتی حەملی هەیە ئێستا ئازاری سەرسنگی هەیە زۆر جار لە کاتی حەملە وەکو زۆربەی خانمان ئازاری پشتیانە بێ و ئازاری ماسوولکەکانیانە بێ هەندێک جار بڵێن ئازاری سنگە بێ لە قەفەزەی سنگیانە لەبەرەوە کێشیان زیادەکە و ئیشکردنیش لەم کاتەیە بڵێن لە کاتێک کە حەملی هەیە پشت خواردکردنەوە و ئیشی قورسەوانە بێتەوەی دروستبوونی ئازاری سنگ بەڕاستی ئەتوانێت تۆزێ کارە قورسەکان کەم کاتەوە لەم کاتەیە کە ئازاری هەیە مەبەستمانەوەی زۆر پشتی خوارد نەکاتەوە شتی قورس هەڵ نەگرێ زۆر ئیشکردن شسڕینەوە و کاری ڕۆژانە کەمی کاتەوە تا حەملەکەی تەواو بێ دوای حەملەکە گەر هەستی کرد ئازارەکەی ماوە توانێت سەردانی پزیشک بکە ئاوازخان هەمان شت باسی ئازاری شان و سنگی کردووە بزانم
ئەوەستان بەڵێ بەس ئەوەی کە بتی سەرسنگ مێش پرسیارنەمەوە تا دکتۆر عومەر من خۆمە پرسیارم زۆرە بۆتەوە پێم خۆشە ئەو پەیوەندیە وەرگین زۆر باشە با پەیوەندی وەرگین و دواتر دەسەکەین بە پرسیارەکان کاک سورکێمان لەگاڵە لە سلێمانی و کاک سورکێ و سڵاوت لێ بێتم کاتۆ باش ئەم کاتان باش ئەم کاتێ خۆ باش فەرموو دەستان خۆش بۆ بەرنامەکەتان زۆر سپاس بەرنامەیەکی زۆر گرنگیاوە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بە تایبەت لەم کاتەیە توانیوێتی جێگەی خۆی بکاتەوە و هاوکارێکی باش بێ بۆی کە هەموومان کێشە تەندروستەکانی خۆمان بدێنین بە دکتۆرە بەڕێزەکان پرسیارێک لە دکتۆر ئالان هەیە دکتۆر عومەر بەڵێ ئەو کەسانی کە چەوری جگەریان هەیە بە تایبەت بۆ کەسێکی وەک من کە کێشی لەشم زۆر نییە بەڵام پێشتر چەوری جگەرم هەبووە و گرنگترین ئەو جۆری خواردانە چی لە ئێستا بخورێت بۆەوەی کە چەوری جگەرم لە ئێستا زیاد نەکات کێش چەندە کاک سوورکێ و کێشم 73 کیلۆ هەفتە ئەی باڵات باڵام مەترێک و 69 بەڵێ ئەفو مەشروب ناخۆیتەوە کەم بە بەرداوامی ناخۆمەوە کەم زۆر یعنی مانگی جارێک دوان هیچ دەرمانێ بەکار نایانی پێشتر حەپم هەبووە حەپەکانم بەکاری هێناوە حەپی چی حەپێکی نەوەرنای حەپەکەم ئێستا لە یاد نییە بەڵام فەختیان بۆ کردم چەوریەکەی بەرز بوو چەوری جگەرت بەرز بوو یا چەوری سەر جگەرە یا چەوری ناو خوێنن مەسەلەن دوو جۆر چەوریان بۆ کردم هەردوو جۆر چەوریەکە پەیوەندی بە جگەرمەوە هەبوو چەند بوو تیجیەکە و چەند بوو ترایگلیسیرایدەکە و 800 بەڵێ بەڵێ کاک سوورکێ و سپاس بە پەیوەندیەکەت بەڵام ئەدرێتەوە دەچمە لای دایکی محەممەد سڵاوت لێ بەتۆم کاتۆ باش السلام علیکم عەلەیکە سەلام فەرموو دەستخۆشیم بەرنامەیەتان لێکەم بەڕێزم زۆر سپاس وەڵام من پرسیارێکم هەیە لە دکتۆر بێزەحمەد فەرموو کوڕێکەم ئەندام هەیە دەم ناوسکی دێشێت و ئینشە کۆمی سمتی برینە جەراحەتی لێ دێت هەرچەند عیلاجی بۆ وەرەگرنی ئیسفادەی نییە گیانی ئەخشتێ لەو ئاوایە نازانم وەی چییە چاکە بێت کە مندامی سەرجەیە بەڵێ یعنی لە سەرجێ ناتوانێت هەڵسوکەوت کات نەوەڵا لە خوار پشتێنەوە ئیتر ئیش ناکات برینەکەی لەکوێیەتی لە سمتێتی لە بینی سمتی یا لە سمتیەتی هەر لە سمتی جێی دەرزی لێدان جێی دەرزی لێدان کونا عیب نەبێتتر هەر جەراحەت و خوێنی لێ دێت ناوزکشی دایم ژانەکە سەر عیلاجی بۆ وەرگرتنی ئیسفادەی نییە نازانم ئەم ئینەی بەچی وشکە بێ ئەم جەراحەتەی باشە گیان بەڵێ دایکێ محەممەد سپاس بە پەیوەندیەکەت دەچمە لای کاک مەجید لە کارکوو کاک مەجید سڵاوت لێ بێتم کاتۆ باش سلامەتی خۆشبیە خۆ بەڕێزی زۆر سپاس تاکان فەرموو وەڵا مەسەرەتی ئەو دکتۆرانە کەم ئەو دکتۆرە بەڕێزانە زۆر سپاس کاک مەجید گیان من ماوەیەکی زۆرە سنتم ژانەکە چوومە سەر دکتۆریش بەڵێ هینی لێم گرتووە ئیشاعەشم گرتووە هیچ عیبێکم نییە بڵێن پشتم و ماسکەکانم عیبی نییە حەبێکی بۆم دانا حەبەکە وتی دوازی تەواوکردن عینەن ماگێتر بەردەوام بە بەڵام ئێستا عینەن سنتم ژانەکە سیارش لێ ئەفڕم ئازارم زۆرە بەڵێ کاک محەممەد ئازارەکەت بەردەوامە یان لە کاتی ئیسراحەتە زیاتر ناوەڵا بەردەوامە مەسەلەن جاروا هەیە حەبەکە خۆم تۆ دێ باشترم دوای ڕۆژە عینەن وام دێتەوە ماوەی چەندەم ئازارەت هەیە وەڵا تقریبا ئەوە 7 مانگ 8 مانگە بێ وام دێتوە 7 مانگ بەڵێ ئازاری پشتن نییە وەکو باست کرد نه پشت جار بەجار ئەیگاتە پشتم جار بەجار ئەوە ئازارەکە بەڵێ ئازارەکە نایەتە خوارەوە بۆ قاچت نه بەس بڵێن سنتم ئەفلەندەکەی بەڵێ بەیانیان کە لە خەوەڵەستی جوڵەت باشە جوڵەی پشتت وەڵا دەڕوایە ناتوانم جوڵەت باش نییە ناتوانم دەست بۆ شتێ درێژکەم بەڵێ کاک محەممەد دەست بەڵێ کاک مەجید سپاس بە پەیوەندیەکەت کاک غەریبمان لەگەڵایە لە سلێمان و کاک غەریب سڵاوت لێ بێتم کاتۆ باش ئەم کاتان باش ئێوارتان باش زۆر سپاس بەخێراتن دکتۆرانەکەین زۆر سپاس واز زەحمانە لە پرسیارێکمانەیە فەرموو بڵێ من ئاگا لە هەردوو خولەتۆیمان پێیا بووە بەڵێ تقریبا ماوەی ساڵەگە بێ ئاوام
بەڵێ ئەم ئازارە تقریبا یا بەرپشتیشمەوە مانەم بەڵێ چوومە لای دکتۆر و ئەوانە تاشە حەبی بۆنس باقی پیشانەوە میشاوشتم دێت وتی هەر لە خولەکەدا تقریبا ئازارێک هەیە ئازارێکی بەسیط ئەم حەبوشتە خۆ چاگەری بەڵام بەکارنا هیچ استفادەم لێ نەکردووە حتا تەنها لەسەر دەستەوالتەوە کە دانیشم ئازارێکی زۆرم هەیە دەپیا ڕۆم هەر بە هەمان شێوە کەلبانێت لە خەو هەڵەستم کە لە کاتێک هەڵستم ئازارێکی زۆرم هەیە بەڕاستی کاک غەریب بێ زەحمەت ئازارەکە لە پاشنەی پێتایە لە پارنەی تۆ لە پارنەی پێش ماوە لە خولەپیەکانم مایە با بڵێ لە ئێسقانەکانایە لە ئێسقانەکان یێتە سەرەوە بۆ قاچت یان نایەتە سەرەوە وەڵای کەمێگێتە سەرەوانە با بڵێن بۆ ئەژنۆمێت بۆ پشتی ئەژنۆم تۆزێگێت بەڵێ بەیانیان کە لە خەوەڵستی ناتوانانی قاچت دانەی ناتوانانی بڕۆی یەکسەر بەڵێ بەڵێ بڵێ کە دانیشم بە لە پەتوەکیش دانیشم ئەو ئازاری خولەپیەکانم هەر دووشیان وایە زۆر باشە دەست خۆش غەریب سپاسە پەیوەندیەکەت بەسە بێنە سەر وەڵای پرسیارەکان دکتۆر عومەر بە کاک سولکێ و دەستپێکین کاک سولکێ و فەرمووی چەوری خوێنی بەرزە هەبزانام لە جۆری ترایگلیسرایدەکە بوو بەنسبەت کێشیەوە یعنی باڵای 160 کێشی 73 تقریبا لەوە چ 2 کیلۆیە دکتۆر بەشێکی گشتی کێش دەورە بینێت بۆ نەخۆشی جگەر و چاوری جگەر زۆر دەورە بینێ بەنسبەت چەوریەکەیەوە بەرزە ئەڵێ مەسەن مەشروب بەخوا ئەمە دەوری هەیە هەنێ جۆری شەیە احتیمال لە ئەم وراسی بێ وراسی بێ و چەوریان بەرزە باوکی هەیە بێ برای هەیە بێ مەسەن دایکی هەیە بێ ئەمە دەوری هەیە بەڵام چی بەکاربێنێ و چی بخوا ئەمە وابزانام وەڵامە جەوهریەکەی بوو ئەتوانێت خۆی بپارێزێت لەو خواردانەی کە چەوریان زۆرە مەسەن چەوری حیوانی گۆشت و مریشک و ئەمانە ئەو چەوریانەی کە باشن چەوری نەباتیە گوێزە بەیامە فستەقەمانە بخوا ئەوانەی کە بەرهەمی شیرەمەنیەکان با زۆر چەور نەبن وەکو قەیماخ و کەرە و مەسەن پەنیری کرێمدار و ئەوانە با بەکارێنێ برنج و نانسپی و ئەوانەش هەر دەوری هەیە چونکە برنج و نانی سپی شەر ئەگۆڕێتەوە بە چەوری نەتیجە چونکە مەسەن گلوکۆزی زۆری تایە ئەگۆڕێتەوە زیاد لە پێویست ئەگۆڕێتەوە بە چەوری لەبەرەوە پارێزانە بکە هەم لە شیرینیش خۆی دوورخاتەوە هەم لە چەوریش و ڕاوێژی پزیشکێکیش بکا بۆی دەرمانی بۆ بەکارێنێت چونکە بەڕاستی 800 زۆرە اینجا بۆیە پرسیاریەوەشم لێ کرد کە مەشروبە خۆیان ناگەر مەشروبەکەشی ترکە باشترە چونکە چەوری بەرز و مەشروبی زۆر ماکی زۆری لێکەوێتەوە بۆ هەموو کەسێک وایە دکتۆریان بۆ کەسانێک کە چەوری جگەریانە خودت بۆ کەسێکی یاسایش بۆ کەسێکی یاسایش دەوری لە ڕاتە بەدەریانی بخواتەوە بەڵێ اینجا ئەمە وەکو ئەو کاتە گەلۆکۆمەیەکی لێکن بە تایبەتیانە نەخۆشی هەیە هەوکردنی پەنکریاسی تند زۆر معڕەزنەوانی کە چەوریان بەرزە و مەشروب خۆریشن کە تووشی ببن بەبێ ئەوەی نە مەسەلەن بەردی زراویان هەبێت نە دەرمان بەکاربێنن هۆکاری کە نەبێ ئەمە ئەبێتە هۆکاری هەوکردنی پەنکریاسیان لەبەرەوە بام واز لە مەشروبەکە بێنێ خۆی بە دوور بگرێت لە چەوری نەباتی زیاتر بخوا و ڕاوێژیش بکا بۆی دەرمانێکی بۆ دابنرێ باشە بەنسبەت دایکی محەممەدیشەوە ئاوتی منداڵێکی هەیە لە سمتی برینی هەیە لە شوێن دەرزی لێدانا احتیمال هەیە کۆن دەرزی لێدرابێ ئەمە بوو بێتە هۆی دروستکردنی دوومەڵێک بیدات بەبێت هەو بەبێەوەی جەراعەتی تیا بوو بێ پێڵێن دوومەڵی بێ جەراعەت ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارێکی کەش احتیمال زۆرە کە هەر لەسەر لەو لایە کەوت بێ پێڵێن قورحە فەڕاشی ئەوەش بوو بێ جا پێویستە ببیندێ دایکی محەممەد ئەتوانێ محەممەد برێتە کلینیکێکی ڕایشکاری بەیانیان لە نەخۆشخانەی شار هەیە با لێ دکتۆرێکی جەڕاح بیبینێ ئەو کاتە بزانێ ئایا ئەمە دوومەڵە یا با بڵێن قورحە فەڕاشیە بە گوێرەیەوە عیلاجی بۆ دانێ بە گوێرەی ئافو بەنسبەت ئازاری سکیەوە مادام لەسەر جێگە کەوتووە ئەمانە زۆر معڕەزن بۆی ئازاری سکیان هەبێ بەبێەوەی مەسەن نەخۆشی تایبەتیشان هەبێ شکر هەر لەسەر جێەکەون و توانای جوڵیان نییە نەشاتی ڕیخۆڵەیان بە تایبەتی ڕێخۆڵە ئەستوریان کەم ئەبێتەوە قەبزە بن وەکو نیمچەگیرانێکی ڕێخۆڵە دروستە بێ و پێجێ بە سکیانە بەنسبەت ئەویشەوە ئەتوانێت هەر لەو کاتە ڕاوێژ بە و پزیشکە بکات بۆ ئەی چارەسەرێکیش بە ئەو بدۆزێت باشە دکتۆر وەکو نەشتەرگەری جگەر ئەمە لە چ کاتێکە ئاکرێت بۆچی بۆ جگەر نەشتەرگەری بۆ مەسەن ئەو نەخۆشیانی کە پێویستی بە نەشتەرگەریە مەسەن زۆربەی نەشتەرگەری لووەکانی جگەرە مەسەلەن هەوکردن و دروستبوونی دوومەڵە کیسی جگەرە ئەمانە نەشتەرگەریان نەوێت
بەنسبەت چاوری جگەرەوە نەشتەرگەری ناوێ ئەوە مەسان سوجارە لە بۆ مۆمی سەرجگەری هەیە ئەم کەسە نەشتەرگەری نییە ئەوە حەلی نییە بە نەشتەرگەری چارەسەر نابن ئەوانە حتا زۆربەی نەشتەرگەریەکانیش کە پەیوەندی بەو منتیقەیەوە هەیە ئەبێ زۆر حەزەری لێ بکەی حد الئیمکان نەیانکەی واتە هەر بە دەرمان چارەسەر بکرێت دەستەکان خۆش دکتۆر چالاک بەڵێ کاکمەجید پرسیاری کردوتی ئازاری سمتی هەیە بەڕاستی ئازاری سمتی شۆکاری زۆرە یەکێک لە هۆکارەکانی ئازاری بربڕەکانی پشتە کە زۆر جار ئازارەکان ڕۆ بۆ سمتی بەڵام کاکمەجید باسی کرد کە تیشکی پشتیشی گرتەوە پشتی ئازاری زۆر نییە ئەو نیشانانەی کاکمەجید باسی کرد بەڕاستی هەندێک جۆری نەخۆشیەکانی ڕۆماتیزم هەیە کە تەشەموعی فەقەراتی پێڵێن زۆر جار ئازارەکە لە سمتەوە دەست پێەکە و بەیانیان کە لە خەوەڵەستێ جوڵەی باش نییە لە کاتی ئیسراحەتە ئازارەکەی زیاترە بێ لە دانیشتنی زۆر ئایان کە بەیانیان لە خەوەڵەستێ جوڵەی باش نییە دوای چەند دقەیەک جوڵێ باشە بێ لەبەرەوە بەڕای من کاکمەجید زۆر احتیمالە ئەو جۆرە نەخۆشی ڕۆماتیزمی هەیە لەبەرەوە باشتر وایە دوای ئەم قۆناغی کە ئێستا هەیە سەردانی پزیشکێکی پسپۆرکە لەبەرەوە پێویستی بە پشکنینی زیاتر هەیە هەندێک پشکنین تر هەیە وەکو باسمان کرد پێشتر بۆ جۆرەکانی ڕۆماتیزم جیاوازە لەم جۆرەیە پشکنینی تایبەت هەیە کە پێویستە بیکە و پێویستە ئێمارای بکە هەندێک جار بۆ هەندێک جار وەکو باسم کردم نەخۆشێکی ڕۆماتیزمە کە لە جمگەی حەوز دروستە بێ ئازارەکە و بێتەوەی هەوکردنی ئەو کڕکراگەی بینی جمگەی حەوز ئازارەکە لە سمتەوە هەستی پێکرێ لەبەرەوە پێویستە پشکنینی زیاتری بۆ بکرێەوە زیاتر گومانمان بۆ ئەو نەخۆشی ڕۆماتیزما چیە کە باسمان کرد کە غەریب ئازاری پاژنەی پێوەکو باسی کرد قوڵەی پێ هەیە زۆر جار ئازاری پاژنەی پێ هەندێک حاڵەتێ تێکەڵیەک دروست دەبێت لەگەڵ ئازاری فەقەرات ئازارەکانی بربڕەکانی پشتۆکو باسمان کرد لە سەرەوە لە ڕان و سمتەوە دێتە خوارەوە بۆ پاژنەکان هەندێک جارە و حاڵەتەیە کە پاژنەی پێ ئازاریە بێ بەڵام وەکو باسی کرد ئازاری پشتی هەیە بەڵام کەمە کێشەکەی کە غەریبەوەی ئازارەکە لە پاژنەی پێیەتی لە زیاتر و لە کاتی ئیسراحەتا زیاترە بێ کە زۆر دابنیشێ ناتوانێ هەستێ هۆکارەکەی زۆر جار هۆکاری زۆرە هەندێک جار هۆکارەکەیەوەی هەوکردنێک دروزە بێت لە پاژنەی پێە هۆکاری تری هەیە هەندێک جار ئێسکی زیایە دروزە بێت لە پاژنەی پێە لەبەرەوە بێ ئەو پشکنینانەی بۆ بکرێتکە بۆ پاژنەی پێە بۆی بزانین هۆکارەکەی چییە بەڵام هۆکارەکەی زیاتر بە پێی نیشانەکانی ئەگەڕێتەوە بۆ پاژنەی پێی خۆی نەک ئازاری فەقەراتی باشە دەستەکان خۆش دوو پەیوەندی دیکە ئامادەیە کامە دوو پەیوەندی ئەم ڕۆمانە بێت کاگلەتیف لە قەڵاتزێ بە کاگلەتیف سڵاوت لەبێتم کاتۆ باش زۆر سپاس فەرموو والله خۆم فەقەراتم دێشێ نعيد نبذات العقم الأخبار أجنوب وديشة. بالله. بالله. بلك شو عم أوصل ما نجينا تشوم بويران لزري شامبولا فش داون فقرات شوار بينت. بالله بالله. بالله متى استدو ما يسمع بعد مثلا بخوم لياتو. عزاركت كاغلتيف ديت أخواره أبو قاصد بورانت. بالله حتى أخبار أجنوب. بالله أخبار أجنوب. ئازارەکەت بەردەوامە وڵی ئەگەر بەردەوام بڵێن بەردەوام نیە بەڵام جاری وە پەدە ڕۆژ تازە ڕۆژ زۆر لا قاچم دێشێت بەڵام پشتیشم ئەگەر جاری وا لە نەکاو دادێم و عینەبێت بۆ کارەبای تەزوێک لێدا لە عینەبێت پشتم بەڵێ تێگەشتم پێشتر پشکنینی ئەشعوشتت بۆ کراوە کوڕانین لە ئێرانیان لە شوێنی وڵی شعام گرتووە بەڵێ دووزە سەدەری شعی ماریم گرتووە ئەو قەی فەقەرەت 4 و 5 دکتۆر دەڵێ ئەمەلەی بکەنیش بەڵێ لە ئەمەلیاتەکەی وانەگری نازانم دڵم لە ئەمەلیاتەکەی بەڵێ کاگلەتیف تێگەشتن دەست خۆش بێت دەستەکان خۆش کاگلەتیف ئەو پەیوەندی تەلەفۆنی دیکە ئەگەر ئامادە بێت باشە کاک سالارمان لەگەڵایە کاک سالار سڵاوت لێبێت وەم کاتۆ باش کاک سالار سڵاوت لێبێت ئەم کاتۆ باش فەرمۆگەر هەر پرسیارێکە هەیە کاک سالار گەور لە دەنگی ئێمەیە ئەلۆ سڵاوت دەبێتم کاتۆ باش سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام فەرموو کاک سالار
هەژار لە سلێمانێ. کاک هەژار ببوورە فەرموو کاک هەژار. وڵات پرسیارێکم لە کاک دکتۆر هەبوو. فەرموو. لەم فترەی پێشوە لەگەڵ برادەرەکانمان ڕۆشتین بۆ بڵێن بۆ شاخوشیەوە نزیکەی 16 ساعاتێک بە پێ ڕۆشتین. بەڵێ. بەڵێ فەرموو. بەڵێ کاک هەژار فەرموو. تێرە قاچم تقریبا ئەژنۆی ڕاستم وەستای یەکسەر شۆت ئەڵەی کوردوەتەنی ئەها بەگیر وەستای ترەوە بوو برادەرەکانم بە باوەشێنیان بۆ لای سیارەکە لە پڕ ئەژنۆم وەستا. بەڵێ. دوو ڕۆژ ئیسراحەتم لەسەر کرد ئیتر بە تەواوی چاک بوومەوە نەچوو بۆ لای دکتۆر. بەڵێ بەڵێ. دووبارە دوای هەفتەیەک لەو بە هەر عینەن بڵێن گەشتمان کردوانە لەگەڵ برادەرەکانمان بەس ئەم جاریان تقریبا 3 ساعاتێک ڕۆشتین بە پێکە هەر عینە شت ئاوا بڵێن کەڵەکەی ئەژنۆم ڕێک بە ئەوەستەیە دکتۆر لە ئیژەکەوێت. بەڵێ ئێستا حالیان ئازارن نییە کە دانیشی و هەڵەستیت. نایتر کە ئاوام لێ دێ بڵێن 2 ڕۆژ ئیسراحەتی لەسەرەکەم ئەیبی نامێنێ عادەتی تر ئەڕۆم هیچ کێشەیەکم نییە و. کاک هەژار پێشتر ئەم کێشەیە نەبووە؟ نەوەڵات دکتۆر من هەر گەڕاوم زۆر گەڕاوم بە پێ زۆر ڕۆیشتم بەدەستێ نازانماوە ئەم ساڵ حاڵەتم بۆ پێیا بووە و. بەڵێ کەوتن وشتر نەبووە کەوتن نەبووە بڵێن کەوتە بیدیان. نەوەڵا هەر احتیاجی دکتۆراوە بە هەر احتیاجی ئەڕۆشتین بەس ئەوە بۆ شاخوچێوەوانە بوو بڵێن. بەڵێ بە هەورازووی ناڕۆشتی. بەڵێ زۆر بەڵێ کاک هەژار سپاس بە پەیوەندیەکەت وەڵامی ئەدرێتەوە کاک دکتۆر وەڵامی هەردوو پرسیارەکەم. بەڵێ کاک لەتیف بەڵێ پرسیاری کرد دیارە کێشەکەی ئازاری فەقەراتی هەیە و ئازارەکەی دێتە خوارەوە بۆ قاچی و پێشتریش دەرزی بۆ کردووە. دیارە نەخۆشیەکانی فەقەراتەوەی کاگلەتی باسی کرد زیاتر ئینزیلاقی بربڕەکانی پشتی هەیە. ئەو دەرزیی کاگلەتی بەکارێناوە یەکێکە لە چارەسەرەکان بۆ نەخۆشیەکانی فەقەرات. وەکو پێشتر باسمان کرد چارەسەری فەقەرات تەنها بە دەرزی دەرمان نییە بەڕاستی نەخۆشیەکانی ماسوولکەکانیان فەقەرەکان ئەتوانم بڵێم نیوەی چارەسەرەکە لای نەخۆشەکەیە. یەکەم چارەسەر پێویستەوەی خۆی پارێزێ لە کاتی جوڵایە لە کاتی شتەڵگرتن. دکتۆر ئەو کەسانێکە بۆ نمونە کێشەی فەقەراتیان هەیە بۆ نمونە پەنا بەنە بەر هەنە چارەسەری دیکە بۆ خۆیان لە ماڵەوە یاخود بۆ نمونە پشتەقاندنە شێلانێکە ڕاست و چەپەکە لە ناو کوردە بۆ شێوەیە بڵاوە. بەڵێ ڕاستە دیارە وەکو باسم کرد هەندێک چارەسەر هەیە نەخۆشی فەقەرات ماسوولکەکان بەگشتی یەکەم چارەسەرەکە لای نەخۆشەکە خۆیەتی یەکەم پێویستە خۆی پارێزێشتی قورس هەڵ نەگرێ هەندێک جار هەندێک کەسەیە کارەکەی قورسە بێ کارەکەی بگۆڕێ زۆر جار و دوای ئەوە چارەسەری دەرمان هەیە دوای چارەسەری دەرمان وەرزشکردن هەیە لەبەرەوە ئێمە ئامۆژگاری کاگلەتیڤەکەین بەڕاستی تەنها پشت بە دەرزیان هەبێک نەبەستێ لەبەرەوە پێویستە خۆی پارێزێ وەرزش بکە ئاگای لە خۆی بێ شتی قورس هەڵ نەگرێ ئەگەر ئازارەکەی بەردەوام بۆ توانێت سەردانی پزیشکی پسپۆر بکە و چارەسەری تری بۆ دابنێ زۆر جار زۆربەی نەخۆشیەکانی فەقەرات ئازاری خزانی بربڕەکانی پشت دەتوانم بڵێم لە سا هەشتای نەشتەرگەری پێویست نییە بەڵام هەندێک جار پێویستە نەشتەرگەری بکە کە زۆر جار ئەو دیسکەی بینی فەقەرەکان زۆر خزاوە فشارێکی زۆرە خاتە سەر دەمارەکانی پشت حەبلی شەوکی لەو حاڵەتانەیە پێویستە نەشتەرگەری بکە ئەویش نیشانەی خۆی هەیە گۆکو باسمان کرا ئازاری بەردەوام بێ قاچی سڕ بێ ئەو کاتە پێویستی بە نەشتەرگەریە کاکەژار باسی ئەوەی کرد کە بۆ دەشت و بۆ گەڕان 6 ساعاتێک ڕۆشتووە بەڕاستی ئەمە ماوەیە خەڵک زۆر تووشی ئەم کێشەیە بووە تۆ کە ماوەیەکی زۆر وەرزشن نەکردووە جوڵەن نەبووە لەبەرەوە ئارامیان نەگرتووە لە ماڵەوە زۆر کەس زۆر لە وڵاتیان ئەڕۆم بۆ شاخەکان 6 ساعات 7 ساعت بە پێڕۆن بەڕاستی ئەمە ناڵێن وەرزشکردن خراپە بەڵام هەندێک جۆری وەرزشی شەیە خراپە بە تایبەتی ئەگەرێکێک نەخۆشی دڵی هەبێ نەخۆشی زەختی هەبێ زۆر جار سەرکەوتن بە شاخ و 6 ساعتوانە هەندێک جارە بێتەوەی جەڵتەی دڵ و کاکەژاریش دیارە کە ماوەیەکی زۆر نەڕۆشتووە 6 ساعتە ڕۆشتووە ئەوەی بەڕێزی باسی کرد کە ئەژنۆی وەستاوە زۆر جار ئەم وەستانی ئەژنۆیە تەشەنوجاتێکی زۆری ماسوولکە و بەستەرەکانی دەوری ئەژنۆیەتی کە بە هەورازێکی زۆر ڕۆشتووە ئەژنۆکەی وەستاوە دوای 2 ڕۆژ کە باسی ئەکات چاگە بێ لەبەرەوە ئێمە ئامۆژگاریەکەین کە وەرزشکردن بە هێواشی بکرێ وردە وردە وەرزش بکە نەک تۆ لە ڕۆژێکا 6 ساعت بڕۆی تەنانەت ئەگەر تۆ وەرزشن نەکرد بێ ناتوانانی ساعتێکیش وەرزش بکەیت لەبەرەوە وەرزشکردنە بێ ڕۆژانە بە هێواشی زیاد بکەیت و وەرزشەکەت
لە ژێر چاودێری کەسانێک بێ کە ڕێنماییت بکەن چۆن وەرزشەکەی لەبەرەوە کاکەژار پێویستە پشوو بدا ئێمە ناڵێن هەر نەجوڵێ ڕۆژانە 10 دقە چارەکێک 20 دقە بۆ نی ساعتیش بە بەڵام 6 ساعت زۆرە تۆ لە ئێستا 6 ساعت بڕێیت لەبەرەوە ئەگەر هەستی کرد ساعتە نی ساعت بە پێڕەوە و ئازاریە بێت بەڵێ پێویستە دوای ئەوە ئەگەر ئازارەکەی بەردەوام بوو سەردانی پزیشک. دەستەکان خۆش دکتۆر عومەر پێمە لای تۆ پێم خۆشە باس لە بەردی زراو بکەین کە ئاویژەتوانێت بڕێنێکێکە لا نەخۆشیە باوەکان لە کوردستان و ئەوەنەی من تێبینم کردبێوەکو خۆم زیاتر ئافرەتان تووشێ بن هۆکارەکەی چییە؟ بەڵێ خۆی بەردی زراو تقریبان زۆر باوە زۆربەی نەشتەرگەریەکان کە ئەکرێ دوای ڕێخۆڵە کوێرە بۆ بەردی زراوە تایبەتی لە مجتەمەعی خۆشمانە هۆکار مەجموعی هۆکار هەن کە ئەبنە هۆی یا ئەبنە ڕێخۆشکەر بۆ دروستبوونی بەردی زراوی یەکێک لەوانە مەسەلەن جێندەرەکە لە ژنانە زۆرترەوە لە هۆکارەکەی چێ بۆ هۆکارەکەی طبعاً مەجموعەیەک شتی فسیۆلۆژی هەیە لە ژنانە جیایەوە لە پیاوان بە تایبەتی هۆرمۆنات ئەو هۆرمۆناتانی هۆرمۆنی مێینە بڵین کە لە ژنا هەیە ژن وا لێ ئەکا کە معڕەستر بێ بۆ دروستبوونی بەردی زراو بە مەرجێ خۆی باگراوندە جەنەتیکەکەی معڕەز بێ ئەنا شەر نییە هەموو ژنێ مەسەن تووشی بەردی زراو بێ ئەمە وەک لە جێندەرەکە هەنێ هۆکاری کە هەیە مەسەلەن دەرمان بەکارهێنانی زۆرە و دەرمانانی کە بۆ مەعیدە بەکارێن وەکو ئۆمیپرازۆڵوانە ئەگەر بۆ فترێکی زۆر بەکاریان بێنی احتیمال لە بێتەوە دروستبوونی بەردی زراو هەنێ دەرمانی کە وەکو هۆرمۆنی مێینە و هۆرمۆناتی کە ستیرۆید و ئەمانە ئەبنە هۆی دروستبوونی بەردی زراو قەڵەوی هۆکارێکە بۆ بەڵێ هۆکارێکە تەمەن ئەوانەی کە بە تەمە ناڕۆن لە سەروچ لەوەی تر معڕەزن بە تایبەتی 50 بەرەو ژوور اینجا هەندێک نەخۆشی کەش مەسەلەن ئەوانەی کە نەخۆشی تێکشکانی خوڕۆکە سوورەکانی خوێنیانەیە پێش تەمەنی خۆیان مەسەلەن پێش تەمەنی خوڕۆکە سوورەکان خۆیان تەمەیان 120 ڕۆژە لە لەشە ئەگەر زووتر تێک بشکێن معڕەزن بۆی بەردی زراو دروستکەن وەکو سەلەسیمیا و وانەی نەخۆشی مەسەلەن سفیرۆسایت و سووانیان هەیە هەنێ شتیگە شەیە مەسەلەن لە پڕێکا وەزن دابەزێنی بەڵێ لە مودەتێکی زۆر کەما وەزن دابەزێنی ترایە بە ڕێجیم بێ بە نەشتەرگەری بێ هەرچیە بێ معڕەز تەکا بووی بەردی زراو دروست بکەی بێتەوەی دروستبوونی بەردی زراو. دەستەکان تا خۆش زۆر سپاس بۆ هەردووکتان زۆرمان پرسیارێکەش ئامادە بەڵام کاتی پرۆگرامەکە هەر ئەوەنەی دەرفەتدا دەستەکان تا خۆش سپاس بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا سپاس کە تا ئێستا لەگەڵمانە بن هیوادارم پرۆگرامەکە سوودێکی بێوە گیان دەبێت بەوێ تەندروستێکی باش بۆ کشلایەکتان خواتان لەگەڵ.